بۆ ئاگری نەورۆز چوونەئاکرێ دیار بوو ئێمەش بەرامبەر سەریگیری بووین کە جەنابی براگەورە و میوانەکان لێوێ بوون. کوڕەکەم هەر وەکو بڵێ شتێکی ئەحتیادی جەنابی براگەورەی بینی جاوە زۆر خۆی هەرکە لە سۆشیال میدیاش بینی یا شوێنە ببینێ زۆر حەزی لە بینیەتی. جەنابی براگەوری بێ وتمانەوە کاک مەسرورە ئەتیوتی سەرۆک کە بانگی کرد جەنابی براگەورە دیار بوو گوێی لێبوو لە ئەوەکە. ئیتر وەڵامی داوە وەکو ئەو بڵێ شتێکیش بوو یعنی چاوەڕێ دەنگدانەوەمانە دەکرد بەس دەنگدانۆکی زۆری بەدوای خۆیانە. ڕاستی ناوەڵا شتێکی وامان لە مێشک نەبوو بەس وەکو بڵێ هەر وەکو فوزایش دایکی پشتەوە تەسویری کردهبوو کە بانگی جەنابی براگەورە دەکا ئەوش جوابی دەداتەوە. نا شتێکی وامان لە مێشک نەبوو کە بتە ترێندی سۆشیال میدیا و هەموو شتێکی بڵاو بێتەوە. خۆشەویستی ئارین بۆ کاک مەسرور چۆنە؟ بەخوای هەر نەک ئارین ئێمە هەر بنەماڵەکەمان هەر ئارینیش کە بە ناوی ئارینی کوڕی کاک مەسرور کراوە هەر لە خۆشەویستی ئەو بنەماڵەیە خۆشەویستی جەنابی براگەورەیە کە ئەو ناوەمان لێناوە. ئارینیش هەروایە تەبیعەتی باوکو و باپیرانیەتی.